سڵاتان لەبێت ئایزان و خۆشەویستان لاڵقێکی دیکەی سپیکاستی ئەم جارەمان تایبەت کردووە بە سینەمای کوردی لەگەڵ ئەوەی لە سەدەی 21کین بەڵام سینەمای کوردی هەتاوەکو ئێستا شێوازێکی تەقلیدی و کۆپی پێوە دیارە. سینەمای کوردی تا چەند توانیوەتی کاریگەر بێت لە ناساندنی جینۆسایدی هەڵەبجە و ئەنفال بە جیهانی دەرەوە. لە سینەمای کوردی چەندین کلێن هەیە. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری کاک شاخەوان عەبدوڵڵامان کردووە کە فلیم سازە. کاک شاخەوانیە خۆ بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس بۆ پۆدکاستەکەتان. سەلامەت بیت، تەندروستیت باشیت؟ لەخوا بەزیابێ خوا باش بێت ئینشاءالله. کاک شاخەوان دەوترێت ئەگەر بتەوێت شارەزای هەر نەتەوەیەک بی سێری فلیم و دراماکانی بکە. پێ دوایە ئەگەر بیانیەک بێوێت شارەزای کولتور و مێژووی کورد بێت سێری دراماکانی بکات شارەزای ئەبێت؟ سەرەتا سڵاو دەستخۆشتان لێکم بۆم بابەتە بە دڵنیایەوە نەخێر لەبەر یەک هۆکاری زۆر گرنگ کە ئەکرێ ئەمە هۆکارێکی زۆر گەورە بێ بۆ هەموو ئەو کێشانی کە لە ناو سینەمای کوردیە هەیە ئەویش بەرهەمهێنانە. کەمی بەرهەممان ئێمە کێشەی گەورەمان کەمی بەرهەمە. لە 4 ساڵا جارێ 5 ساڵ جارێ فیلمێک ئەکرێ و فیلمەکەش کۆمەرشاڵە یا بازرگانیە یان ئەگەر فیلمێکی زۆر باشی هونەریش بێ و کۆمەڵایەتی بێ و پەنجە لەسەر هەموو ئەو کێشە کۆمەڵایەتیانەدا بنیال دەست بخاتە سەر هەموو ئەو شتە جوانانەی ناو کللتوری کوردی کە هەیە ئێشتا کەمە. بە 4 ساڵ جارێ فیلمێک هیچ نییە، ینی لە کۆڵانێکی میسرە ئەم شکڵە بەرەمهێنانە نییە. ینی بەغا خەریکە پێشمانەکەوێ، عێراق خەریکە پێشمانەکەوێ لە بەرەمهێنانی فیلمە. ساڵانە لەوێت 12 فیلم یا 8 فیلم 9 فیلم 10 فیلم بەرەمهێنرێ. ئێمە بەداخەوە کە ناتوانین ئەمە بکەین لەبەرەوە ئەگەر کەسێکی بیانی هەر ڕێکخراوێک کۆمپانیایەکی بیانیوی بیەوێ لە ڕێی سینەماوە سێری کللتوری کوردی بکە هیچ شتێک تێناگە، هیچ شتێک تێناگە بەداخەوە. ئەم خاڵە گرنگەکەوەیە کە ئێمە بەرەممان کەمە. خاڵی دووەمیان ئەوەیە کە لە سیناریۆکانمانە بە دڵنیاییەوە قسەیمان لەسەر کللتور و هونەر و عادەت و تەقالیدە کوردیەکانمان نەکردووە. بە دوای شتە ڕۆژانەکەیان ڕۆشتین یان هەروەکو خۆت لە پێشەکێکاوتت کەمترین کارمان لەسەر مەسەلەی جینۆسایدی کورد کردووە، کەمترین کارمان لەسەر شۆڕشەکانمان کردووە، کەمترین کارمان لەسەر کەسایەتیەکانمان کردووە، کەمترین کارمان لەسەر ئەو شتە کۆمەڵایەتیە باشانەی کە لە ناو کۆمەڵگای کوردیە هەبووە یان هەیە نەمان کردو. ئەویش بەهۆی کەمی بەرهەمەوەیە. ئەمەش هۆکاری زۆرە یان. باشە کاک شاخەوان بۆچی تاوەکو ئێستا هەر کاریگەری وڵاتانی دراوسەی وەکو عەرەب و تورک و فارس لەسەر سینەمای کوردی ماوە؟ بۆچی بەردەوام هەوڵی تاقلیدکردنەوەی ئەوانیان بۆ هەوڵ نایەن بەرەمێکی جوانی خۆماڵی دروست بکەن کە مێژوەکەی کورد هەندە دادپەروەر نەبووە کە کۆمەڵێک شەڕ و شۆڕی زۆری تایە. ئەمە لە ئەنفال لە کیمیابارانکردنی هەڵەبجە لە کۆمەڵە شۆڕشی زۆر جوان کە تایەتی ئەتوانێت بکرێ بە فیلمێکی پڕبینەر تاوەکو بیناسەنین بە جیهانی دەرەوە. ئەمە شەر هەمان هۆکارە تقریبان ینی نزیکە بێتەوە لەو هۆکارە، بەڵام هۆکارێکی تری هێستا ئەویش باسەکەین. ئێمە بۆچی تەقلیدی ئەوواکەینەوە؟ لەبەرەوەی کە ئێستا باسی ئەوەمان کرد کە یەکەم خاڵی گرنگەکەوەی کە بەرهەممان کەمە. بەرهەم کەمە لە چی ڕوویەکە بەرهەم کەمە؟ لە کەرتی گشتیە بەرهەم کەمە. ئەمەی کە جەنابەت ئێڵێ ئەرکی کێیە؟ ئەرکی دەوڵەت و وەزارەتی ڕۆشنبیریە کار لەسەر ئەمە بکە. کەرتی تایبەت کە بەرهەمهێنەرە ئێستا لە کوردستانی باشوور کار لەسەرەوە ناکە، کار لەسەر کۆمەڵایەتی و لەسەر کللتور و لەسەر عادەت و تەقالید و شتە باشەکان و لەسەر جینۆسایدی کورد ناکە. کار لەسەر چیەکە؟ کار لەسەرەوە کە قازانجی دەست بکەوێ، زۆرترین تکت بفرۆشرێ. ئەمە بە چیە فرۆشرێ؟ بە هێنانی کەسانی ناو سۆشال میدیا، بە گۆرانی بێژ، بە ئەکتەری کۆمیدیا. ئەمە لەلایەک من ناڵێم بانەبێ، ئەبێ هەبێ. ئەم ڕەوشی سینەمای بازرگانی و کۆمرشاڵە کۆمیدیاکان ئەبێ هەبێ لە هەموو دنیاشە هەیە، لە هەموو میلەتێکە هەیە کە خاوەنی سینەمای خۆشیانن. بەڵام لە بەرامبەر ئەمە چی هەیە؟ هێزی دووەم هەیە. هێزی دووەم کێیە؟ هێزی دووەم بریتیە لە کەرتی گشتی، بریتیە لە دەوڵات، بریتیە لە وەزارەتی ڕۆشنبیری. ئەمان ئەبێت ئەم هێزە گەورەیە بن کە بەرامبەر ئەم بوەستن. ئێستا لە کوردستانی باشوور تۆی بینەر ئەگە بتەوێ میوانێکت هاتووە بتێ بیبێ بۆ سینەما
ئەم کللتورە کە تا ئێستا خۆشببختانە تا ڕادەیەک لە سلێمانی ماوە بەداخەوە کە لە شارەکانی ترات زۆر کەم بۆتەوە لە سلێمانی ماوە خەڵکە چێ بۆ سینەما باش کە خەریکە وردەوە لە ئەم فیلمە خراپانە ئەوەش نامێنێ بەداخەوە تۆبی بێ بۆ سینەما یەک ئۆپشنت هەیە تەنها فیلمێکی بازرگانی هەیە هەر ئەوە هەیە بۆ لەبەرەوەی بەرەمێنان کەرتی تایبەتێکە کەرتی تایبەت بیر لە قازان دەکاتەوە بیر لە فرۆشتنی تک دەکاتەوە بیر لە لایەنە کۆمەڵایەتیەکە ناکاتەوە بیر لە لایەنە هونەرەکەی ناکاتەوە باشە ئەمە بێ کێ بیری لەکاتەوە بێ کەرتی گشتی بیری لەکاتەوە کە تۆ میوانەکەت هاو دوو فیلم هیچ نەبێت دوو فیلم لە سینەمای هەبێ فیلمێکی هونەری و کۆمەڵایەتی هەبێ لە سینەما ئۆپشنت هەبێ بۆ یختیارێکی بچی بۆ کام فیلمیان و فیلمێکی بازرگانیش هەبێ باش ئەم هێزا بێ بەرپەرچی ئەم باتەوە کە بەرامبەر ئەم هێزی تر کە پێوترە هێزی ئەم فیلمە بازرگانیانە بوەستێ لە دنیاە دەوڵات پارە سەرفەکە بۆ نمونە لە وڵاتێک وەکو فەڕەنسا ساڵانە چەندین میلیارد دلار سەرفەکرێ بۆ بەشی کەڵچەر بۆ بەشی کللتور بۆ ئەوەی فیلمی باش بەرهەم بهێنرێ فیلمی هونەری بەرهەم بهێنرێ بەرامبەر ئەو فیلمە بازرگانیانە ڕێڕەوەکەیان بەیەکەوە بڕوە ئەگەر پێشیش بکەوێت زۆر باشترە ئەوخۆ ئەمە قازانج ناکە ئەمە ئیشی دەوڵەتە کە ئەمە بکە هەروەکو چۆن پارە لە پەروەردەیە سەرفەکە ئەبێ پارە لە مەشا سەرفکە چۆن پارە لە تەندروستیە سەرفەکە ئەبێ پارە لە مەشا سەرفکە کەرتی گشتی لە ئێستا هیچ حەقێکی بەسەر ئەو بابەتە هونەریانەوە نیە سەرپەرشتی ناکات کەرتی گشتی بەداخەوە کە نەک سەپەرشتی ناک هەر گرنگ نییە بەلایەوە هەر گرنگ نییە بەلایەوە مەسلەی سینەما هەر گرنگ نییە بەلایەوە مەسلەی کللتور هەر گرنگ نییە بەلایەوە بیری ئەکەوێتەوە ئەو شتێکی پێوترێ سینەما شتێکی پێوترێ شانۆ پێوترێ میوزیک پێوترێ کتێب چاپکردن و کۆڕ و ینی ئەو هەموو چالاکیە هونەری و ئەدەبیانی کە لە کوردستانە هەبوون پێشتر ئێستا هیچی نەماوە هیچی نەماوە ینی هەر خاڵەگرنگەکەی کە نەیزانن ینی با منەوە بڵێم نەخوێنەوارن نەک ئەوەی کە نازانێت بخوێنێ و بنووسێ نەخوێنەوارن لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی گرنگیدان لە ڕووی پلانی هونەری پلانی کۆمەلگا پلان بۆ داهاتووی ئەم کۆمەلگایە پلان بۆ داهاتوو بۆ ئەو خاڵی تر هونەر بەکوێ ئەگا هونەر ئیشی چییە هونەر دەتوانێت چی بکە لەمەیان نەخوێنەوارن بەداخەوە کە هیچ کارێکی هونەری چەندین ساڵە فیلمێک بەرەم نهاتووە پارەکەی لە وەزارەتی ڕۆشنبیری درابێ چەندین ساڵە فیلم بەرەم نهاتووە باسی کورتە فیلم ناکەم باسی فیلمی درێژ ئەەکەم باسی فیلمێکی هونەریەکەم باسی ئەو هاوس ئارتاکەم کە لە هەموو دنیا ئەو بەشە هونەریە هەیە کە کارێکی فیلمسازی یەکە فیلمێک بەرەم هێنرێ فیلمێکی هونەریە کە کاریگەرەی هەبێ لەسەر کۆمەلگا وەکو پەروەردە وەکو تەندروستی بڕوا بەڕێوە ئاوە ئەبێ ئەم کارانە بەردەوام ئاوا هەبێت لەگەڵ ئەوەی کە ئەم شتێک خراپەکە کارە بازرگانیانە بیرکردنەوەی گەنجەکانمان خراپەکە کارێکی کۆمەڵایەتی خراپە نازانم چی ئەم لێرا بێت چاکی بکاتەوە بڵێ ئەمەشمان هەیە کاکە تو ئەمەم شانەی ئەمەم هەیە ئەنی پێ دوای ئەو فلیمانەی کە ئێستا بەرەمە هێندرێن کاریگەرێکی خراپ لەسەر کۆمەلگا بەجێ بێڵێت بەداخەوە بەشێکی زۆری بەڵێ کە زۆر ینی بەداخم ئەم قساکەم بەڵێ وایە کاریگەری خراپیان هەیە باش کاک شاخەوان پێ دوانە ستافەکان ئەو کەسانەی کە ستافێکن هەڵەسن بە بەرەمهێنانی کارێکی هونەری زۆر جار گوێبیستی ئاوا بین کە ستافەکە خوان لە ناخواانە بۆ بە کێشیان لێتانیوەی بەرهەمەکە ڕۆشتون دوای بۆ بە کێشان بەرەمەکە هەڵوەشاوەتەوە ئەم کێشانە چینە ناو ستافەکانە هەیە بۆ تەبانین لە ناویەکە من نازان باسی چی زەمنێکی کە ئەم ستافاناکەی ئەم کاراناکەی ئەگەر پێشترێک هەبوو بێ ئەلبەت لە کەرتی گشتیا پێم وابێ یەک دوو کاری وا کراوە یان نەکراوە کار هەیە بڵێ پارەی بۆ سەرفکراوە کارەکە تاو نەکراوە بە هەر هۆکارێک بێ کارەکە تاو نەکراوە وەگلەوەی کە ئێمە نەمان بینیوە لەسەر شاشەی سینەماکان لەوانێت تاو کرابێ لە گەنجینەی وەزارەتە دانرابێ بەس ئێمە نەمان بینیوە ینی ئەمە بەسەکە تاو نەکراوە هەر هۆکارەکە چیە نازانین بەڵام لە ئەو فیلمانیت کە چەند ساڵە ئەکرێ و ئەم ستافە گەنجانە ئەم کرووە گەنجانە ئیشەکانەکەن و کەرتی تایبەت ئەی بابەڕێوە نا هیچ کێشێکی وا ڕووی نەیەوە لەبەرەوەی کەرتی تایبەت وەکو وتم ئەزانێت چۆن پارەکە سەرفەکە و بیلەوە شکاتەوەم پارەیە چۆن بگەڕێتەوە باشە ینی شتەکانی دەقیقترە وەک لە کەرتی گشتی وەک لەو شوێنی کە وەکو حکومەت و وەزارەتی ڕۆشنبیری یا بەڕێوەبەرێتی سینەماکان یان هەر شوێنێکی تری حکومی بێ دەوڵەت بێ پارە سەرفکە لەوەیە مەجای
ئەگەر تای بێ مەجای گەندەڵی و ئەوانە ئەکرێ بەڵام لە کەرتی تایبەتە زۆر کەمە ئەو شتە لەبەرەوەی ورترن گیرترن لە پارە خەرجکردن و ئەوەیە بۆ لەبەی بیر لە قازانجەکاتەوە. باشە کاک شاخەوان باسی گەندەڵیت کرد لەو پارەی کە بۆ ستافە خەرجەکرێت بۆ بەڕێمێنانی فیلمێک. ئەوەشمان گوێ لێ بووە کە ئەڵێن ئەو پارەیە کە سەرفەکرێت بۆ بەرەمهێنانی بەرهەمێک هەمووی لە فیلمەکە یان لە دراماکە خەرج ناکرێت و کۆمەڵێک گەندەڵی پێوەکرێت. ئەمە لە کەرتی تایبەت یا کەرتی گشتیە هەردووکی هەیە یامە تەنها لە کەرتی گشتی هەیە. چەند ساڵێکە کەرتی گشتی بەرهەمهێنانی نەکردووە ئیلا کورتە فیلم نەبێت. ئەی لە کەرتی تایبەت ئەمە ڕوونایەت؟ من یەک خەڵ باس بکەم نە لە کەرتی تایبەت لە کەرتی گشتی فیلمم نەکردووە. ئەنی من کورتە فیلمم کردووە لە کەرتی گشتی کورتە فیلمیش ئەبێ پاری خۆتی تا سەر بکەی ئەوەی کە بۆ سەرفەکە و شتێکیشی بخەیتە سەر چکە پارەکەەوە نەکەمە کە سەرفەکرێ شتێکی خۆشتی بخەیتە سەر قەرزێک لە بلا تۆزێک لەولا تۆزێک لەولا بۆی بتوانانی کورتە فیلمەکەی پێ بکەیت. بەزەوەی من ئەزمونم هەیە و ئاگادارم و لە ڕێی برادر و هاوڕێکان و ئەوانی کە کاریان کردووە و لە هەر کارێکە نەک تەنها فیلمسازی لە هەر کارێکی کەرتی تایبەتە شتەکان وەکو وتم ورترن گیرترن دقیقترن لە مەسلەی سەرفکردنی پارەیە. من نەمبیستووە ئەم شتەی جەنابەت باسیەکەی من نەمبیستوە لە هیچ کارێکی کەرتی تایبەتە ئەم پارە خواردنە هەبوو بێ بەڵام بەداخەوە کە لە پێشترا بیستومانە لە کەرتی گشتیە مەسلەی گەندەڵی لە پارەکە هەبوو بێ وەکو هەموو کارەکانی تر چۆن لە بینا دروستکردنێکا گەندەڵی هەبووە چۆن لە کتێب چاپکردن و جلوبەرکی قوتابخانەکانمانە گەندەڵی هەبووە چۆن لە کڕینی دەرمان و خەسەخانەکانمانە گەندەڵی هەبووە چۆن لە هەموو دروستکردنی جادە و ڕێگاوبانەکانمانە گەندەڵی بووە بە هەمان شێوە ئەویش گەندەڵی هەبووە بۆیە وەزعەکەمان ئاوایە. من ئاگادارم بیستومە کە گەندەڵی هەبووە لە کەرتی گشتیە شتێک لە پارەکە خوراوە دیار نەماوە بەشیان کردووە یان زۆر داوا کراوە بۆ نمونە ئەگەر فیلمێک 10,000 دیناری پێویست بێ بۆ بەرەمهێنان داوای 20,000 دینار کراوە بۆی 10,000 دیناری بخۆن باشە ئەمە ئیتر ئەکەوێتەوە سەر ئەو لیژنەیە کە تەخمینی ئەم دەرخستەی ئەم فیلمەی کردووە ڕێکەوتنە چوزانم گەندەڵیە ژێر بە ژێرە چۆنە موافقەتی بۆ کراوە دیناری تا خواردەوە دیناری تا سەر کردووە. من ڕاستەکەی زۆر ورد نیم لەو شتەیە کە نازانم ئەم شتە هەیە بەڵام ئەزانم کە کۆمەڵێ بەرهەم لە وەزارەتی ڕۆشنبیری کراوە و پێشتر کراوە چند ساڵی پێشوو بەرهەمەکانمان نەبینیوە. ئەمە کێشەکە چییە پارێتیان خوراوە پارێتیان نەخوراوە تەسفێکراوە یان بەڕاستی ئیشەکان خراپە ڕووی ئەوەی نەبووە نمایش بکرێ ئەمەشمان هەیە ئێمە ینی ئێمە بیستومانە فیلم کراوە دراما کراوە لە وەزارەتی ڕۆشنبیری کە دوایی نمایش نەکراوە یا تاخیر نمایش کراوە یان چەند ساڵ دوای ئەوە بە بەلاژە یانە بە مەمنونیە وێنە بە کەناڵێک بۆی پەخشی بکە ئەمە خۆمان بینیومان و بە چاوی خۆمان ئەمەمان بینیوە. ئەمەش هەر ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە کەسانی پسپۆر کەسانی شارەزا لە نەوەزاتی ڕۆشنبیریە بەداخەوە کە نەیانتوانیوە ئەم ڕێڕەوە بە باشی بەرن بەڕێوە کە کارەکانیان باش نەکردووە کە مستەشارەکانیان ئەو کەسانی کە لەوێ وەکو مستەشار کارەکەن نەیانتوانی ئەم کارە باشی بکەن فیلتەر بکەن لەوەی کە شاخەوان پێشەشی سیناریۆیەک و دەرخستێکی پێشەش کردووە بۆی کە فیلمێک دروستکە یا درامایەک دروستکە نەیانتوانیوە من هەڵسەنگێنن یان من لە ڕێی کەسایەتی و خەڵکی پلەدار و برادر و هاوڕێ و دۆستایەتی و خزمایەتیەوە ئەم ئۆکەی وەرگرتووە و پارێن بۆ سەرف کراوە ئەمانەش هەیە تەوان. کاک شاخەوان هونەرمەندان لە هەرێمی کوردستان بۆچی ئەوەندە پەراوێز خراون هەمیشە کە لە هونەرمەندانە ئەپرسن کە هونەرەکەت بۆتە سەرچاوی ژیانت هەمیشە ئەڵێ نەخێر من لە پاڵ هونەرەکەم ئیشێکی تریش ئەەکەم بۆچی هونەرمەندان ئاوان کەوان ڕۆڵێکی کاریگەریان هەیە لە ناساندنی مێژوو کولتوری نەتەوەکەت بە جیهانی دەرەوە. لەبەر دووسێ خاڵ هەیە یەکێ لە خەڵە گرنگەکان هەرە گەڕین لەسەرەوەی کە بەرهەم کەمە یعنی ئەگەر بۆ نمونە باسی ئەکتەرێ بکەین باشە ئەکتەرێک بینەوە بە نمونە ئەگەر لە ساڵێکە 4 فیلم بکە یا 2 فیلم و درامایە بکە یا 2 دراما و فیلمێک ئەکتینی تیا بکە بڕێک پاری باش وەرەگرێ پێویستی بەوەنی ئەسڵ مەجای نییە بچە ئیشێکی تر بکە ساڵی داهاتوش بە هەمان شێوە لە فیلم و درامایەکی ترا بەشداری کە پڕێ پاری باش وەرەگرێ ساڵی دوای ئەو ساڵی دوای ئەو ساڵی دوای ئەو ساڵی بەرهەمهێنان لە دنیاە هونەرمەند دەژێنێ و پاشان ئەو بڕەپارەی کە ئەدرێ بەو کەسە هونەرمەندانی کە لە ناو فیلمێکە لە ناو درامایەکە تەنها ئەکتەر نییە ئاگدار بن
ینی ڕاستە ستافێکی 40-50 کەسی لە پشتی کامێرەوە کارەکە ئەمانش هەمویان هونەرمەندن باشە مانە هەمویان کاری هونەریەکەن کە تایەتی کارەکەی لە ئەکتینەکە بە یەکسانی ئەڕۆ ئەمەنە گرنگە کارەکەی باشە ئەمیش بە هەمان شێوە بڕەپارێکی ئەوەنە کەم وەرەگرێ ناتوانێت بۆ چەند ساڵێک پێی بژی تاوەکی کە فیلمێکی تر بەرەمهێنرێ لەبەرەوە بڕی بەرەمهێنان کێشەیەکی گەورەی هونەری کوردیە کەمی بڕی بەرەمهێنان تا تۆ بەرەمهێنان زیاب بکەی سێریکە بەرەمهێنان زیاب بێت چییە بێ بینەر زۆرە بێ کە بینەر زۆر بوو تکت زیاوە فرۆشی ئەم کۆمپانیایی کە بەرەمهێنانەکەی کردووە بۆ پارەی کە یەتەوە دەستی بەرەمهێنانێکی ترەکە یا دوو کاری ترەکە بەرەمهێنێ ئێکە لە ساڵێکە سێ بەرەمهێنان هەبوو ئەم ستافە هونەریە لە سێ کارا بەشدارن ئەم ئەکتەرانە لە سێ کارا بەشدارن ئەم شۆفێرانە لە سێ کارا بەشدارن ئەم کەسانی چا ئەگێڕن باشە ئیشی کریتی نەکەین لە سێ کارا بەشدارن ئەمەی کە ئیشی مەیکە پاتێستەکاکە لە سێ کارا بەش توزانم ئەم زۆری بەرەمهێنانە ستافت بۆ دروستە بێ کۆمەڵی گەنجی تازەیەن فێری ئیشەکە بن وردە خەڵکی شارەزار بۆ دروستە بێ خەڵکی بە ئەزمونت بۆ دروستە بێ وەک لەوەی تۆ کەسێکت هەیە 4 ساڵ دانیشە دوای 4 ساڵبانی کەیتە بڵێ وەرە خەریکی فیلمێکین وەرە ئیشی مایکەپ ئارتێستەکەم بۆ بکە ئیشی لایتم بۆ بکە ئیشی دەنگم بۆ بکە 4 ساڵە دانیشتووە ئەو 4 ساڵە دوکان نارە 4 ساڵە تەکسیە گێڕا 4 ساڵە لە کەناڵێکی تەلەڤیزیۆنی ئیشی راپۆرتە هەواڵەکە کە زۆر دوورە لە کاری فیلم سازیەوە باشە دوای 4 ساڵی هێنیتەوە ئەبدەیت نەبووتەوە بۆیە ئێستا ئێمە بەداخەوە کە کۆمەڵێک لەو ستافە زۆر باشانەی کە هەمانە لەبەر ئەم بژێوی ژیانیان ئەچن کاری ڕکلامەکەن کە ئەمە زەرری گەورەی لە سینەما بۆ لەبەرەوەی تووشی حاڵەتێکی با بڵێن قاڵب بوون ئەبوون بە کاری ڕکلامی کە دوایی کەێنەوە ناو کاری فیلمسازی ماوەیەکی پێچێت تا لەو شتە لەو بیرکردنەوە ڕکلامیە یان هێنی تووشی ئەنین تۆ ناو کاری فیلمسازی باشە بابێنەوە سەر بابەتەکەی خۆمان خاڵی دووەمەوەیە بڕی پاری بەرەمهێنانەکەمان ئێمە کەم ئەین بە ئەکتەرێک یا کەم ئەین با وێنەگرێک یا بەو کەسی کە کاری لایت و دەنگ و هەموو کارانەمان بۆ کاکە لە ناو ستافی فیلمەکە ئێمە نایژێنێ کە نەیژێنێ مەجبورە بچێ بە دوای کارێکی ترا بگەڕێ بێنەوە سەر کەرتی گشتی کەرتی گشتیشمان ئێمە دیسانەوە بیر لە ژیانی هونەرمەندان و ئەوە ناکەنەوە کە هونەرمەندێک لە هەر بوارێکا بێ پێویستی بەوە نەبێت کە با بڵێن ژیانێکی باش بژی و پێویستی بەوە نەبێت کارێکی تر بکە ئێمە هەر ساڵی پار بوو لەو فەوزای مامۆسای هونەرمەندی گەورەمان مامۆسا فرانسیس داودمان بینی کە لە ڕیزێکی دوور و درێژی بەر هەتاوی چلەی هاوی ناوەستاوە بۆ ئەوەی کە خانشینەکەی وەرگێ کە ئێمە زۆرێک لە هونەرمەند بە قسەی زۆرێک لە هونەرمەندە میوزیسیانەکانی ئەم شارە زۆرینیان قەرزاری و پیاون بۆ مەسەلەی میوزیک ئەکرێ ئەم پیاوە ئاوا بوەستێ بۆ وەرگرتنی موچ ئاوا ڕێزی لێ بنرێ ئەی ئەگەر ئەمە لە 3 مانگ جارێکە 500,000 خانشین وەرگێ بە چی بژی مەجبورە بچی ئەوە بکە ئەکتەرێک بە هەمان شێوە وێنە کێشێک بە هەمان شێوە میوزیسیانێ بە هەمان شێوە گۆرانی بێژێ بە هەمان شێوە لەبەرەوە ئێمە هەروەکوتم دەوڵات ئەو بەشەی کە پێوترێک بەشی کللتوری لە پەرلەمانی کوردستان یا لە وەزارەتی ڕۆشنبیری یا هەر وەزارەتی ڕۆشنبیری خۆی کللتور بەلایەوە گرنگ نییە هەر چۆنەوەی کە لە دابەشکردنی وەزارەتەکانە وەزارەتی ڕۆشنبیری تاکە وەزارەتەکە کەس شەڕی لەسەر ناکە لە ئاخیرا ئامێنێت وەکو بەرماوە یەن بە حیزبێک و تەواو بۆ ئایا گرنگ نییە کە بەقەدەر وەزارەتی تەندروستی گرنگە بۆ کۆمەڵگا بەقەدەر وەزارەتی پەروەردە گرنگە بۆ کۆمەڵگا بەقەدەر هەموو وەزارەکان کام وەزارەتی تۆ زۆر بە گرنگی ێزانی گرنگە بۆ کۆمەڵگا ئەم وەزارەتە بەڵام کەس شەڕی لەسەر ناکات کەس پێویستی پێی نییە بۆ گرنگ نییە بەلایەنەوە لەبەرەوەی نەخوێنەوارن لە ڕووی بیرکردنەوە نەخوێنەوارن باش کاک شاخەوان خوێندنی ئەکادیمی بۆ ڕۆڵبینین چەند کاریگەری هەیە لەسەر بەرەمهێنانێکی فلیمێکی پڕکوالەتی ئەکادیمیا بەڕای من ئەکادیمیا پاڵپشتێکی زۆر گەورەی هەموو مرۆڤێکە لە هەر بوارێکە کار بکەیت بەڵام حسی هونەری ئەو چێژ ئەو حسە هونەری کە تۆ لە لات خۆت هەیە وەکو مرۆڤ دروست بووی ئەگەر ئەمە تیانە بێ باشە هیچ ئەکادیمیایەکی دنیا هەموو ئەکادیمیای دنیا 100 ساڵ لەگەڵ تا خەرێک بن ناتکەن بە ئەکتەرێکی باش ناتکەن بە دەرهێنەرێکی باش ناتکەن بە سیناریۆی نووسێکی باش بەڵام
ئەمە ناکاتە ئەوەی کە ئەکادیمیا خراپە نا تۆ ئەکتەری حەسی نواننتایە حەزت لە ئەکتینە بڕۆبۆی بخوێنە ئەوە بێ بە پاڵپشتێکی زۆر گەورە حەزت لە سینەماتۆگرافیە بڕۆ سینەمای بۆ بخوێنە حەزت لە وێنە کێشانە بڕۆ وێنە کێشان بخوێنە حەزت لە میوزیکە بڕۆ میوزیکی بۆ بخوێنە ناڵم مەی خوێنە ناڵم گرنگ نییە و زەرورێ نا بەعکسەوە زۆر گرنگە پایەیەکی زۆر گەورەی ڕۆشنبیری و ئەکادیمی لە پشت ئەبێ تۆ تیاتە هەیە شتەکە ئەم بەقوەتری ئەکا تەقوێی ئەکا گەورەتری ئەکا فراوانتری ئەکا باشتر بیرەکەیتەوە باشتر دنیا بینی باشتر خۆت ئەبدەیتەکەیتەوە ڕۆژانە و مانگانە و ساڵانە بەڵام ئەگەر تۆ حسەکەت تیا هەبوو هیچ ئەبدەیتێکی ئەکادیمیا نەبوو بە تاکید ئەوە لە مەرحەلەیەکە لە قۆناغی لە قۆناغەکانە ئەوەستی ئەگەر خۆت ئەبدەیت نەکەیتەوە بە خوێندنەوە بە بینین بە متابعکردن بەڵام ئەگەر ئەکادیمیاکەشت لە پشت بێ بە تاکید زۆر زۆر باشترە وەکو نواندن وەکو هەموو بەشەکانی تر باشە کاک شاخەوان هێنانی ئەم فیلمە بیانیانە و دۆبلاشکردنیان و پەخشکردنیان چ کاریگەریەکی لەسەر کۆمەلگا هەیە کەناڵی وە هەیە لە سەعات حوتی ئەوارە ئەم فیلمە بیانیانە پەخشەکە تا 12 شەو کۆمەلگا بەرەو چ ڕێتمیاکە بات بەداخەوە بۆ مەسلەی جۆری دراماکان کە دۆبلاژەکرێ ئاگینا من لەگەڵ ئەویان نیم کەناڵ هیچ درامایەکی بیانی دۆبلاژ نەکا بۆ لەبەرەوەی بەڕاستی ئێمە ئازانین ینی بەرەمهێنانی درامایەکی 100 زنجیرەیە یا 6 زنجیرەیە چ بڕەپارێکی زۆری تێچێ لە وڵاتەیە باشە بەڵام دۆبلاژ یەک لەسەر 100 ئەوی تێناچێ باشە ینی ژمارەکە زۆری فەرقە هەر بابەتەکە چۆ سەر قازانج و پارە و مادی بەتاکید مەسلەی قازانجیە هەر مەسلەکە ینی کەناڵێکی تەلەڤیزۆنی ناتوانێت بۆ نمونەی ملیۆنێک دلار بابە بەرەمهێنانی درامایەک باشە بەڵام درامایەکی 6 حەڵقەیت 6 زنجیرەیت بۆ دۆبلاژەکە 2000 دلاری تێچێ ملیۆنێ دلار لەکوێ 2000 دلار لەکوێ 3000 دلار لەکوێ 5000 دلار لەکوێ کاکە 10000 دلار زۆری فەرقەوە نیە بەڵام جۆری دۆبلاژەکە ئەو درامایی کە ئەو کەناڵە هەڵێ بژێرێ ئەمە گرنگە باشە ئەکرێ درامایەکی وڵاتێک هەڵبژێرێ کللتوری کە نزیک بێ لە ئێمەوە کاکە ئەکرێت درامایەک هەڵبژێرێ کە قازانجی کۆمەڵایەتی هەبێ لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی هوەریەوە لە ڕووی کللتوریەوە لە ڕووی مێژوویەوە لە هەموو ڕۆکانەوەتوان دراما بێنێ نەک درامایە بێنێ زەرری کۆمەڵایەتی تیاابێ هەم زەرری مادی هەم زەرری کۆمەڵایەتی کە بەداخەوە بەشێکی زۆر ێسە لە کەناڵەکان ئەو جۆرە درامایانە دۆبلاژەکەن بۆ لە بەرۆی هیچ سانسۆرێکمانی ئێمە سانسۆر لە هەموو کاتێکا خراپ نییە ئەمە فلتەرە ئەبێ هەبێت کە تۆ مناڵەکەی من بە ویستی خۆم نییە سەیریەکە کاکە ینی سەیری و درامایەکە داهاتووی خراپە بێ بیرکردنەوەی خراپە بێ لەبەرەوە ئەکرێم کەناڵە درامایەکی بار نمونە بینینەوە کاکە کۆریا باش دنیایە درامای زۆر کۆمەڵایەتی زۆر جوانیان هەیە چی مێژووی چی تازە باشە مۆدێرن بۆ ئەمە ناکەن هەر درامایەکی ئەوروپی نیە بیانی نییە هەر دۆبلاژ نییە بەڵام ئێمە هیچ زەرێکی کۆمەڵایەتی لێ ناکەین بگرە شتی لێوە فێرەبین هەر بەسیترین نقطە مەسەلەی بوونی ڕێز لە ناو دراما کۆریەکانە لە ناو کۆمەڵگای کۆری و ئەو بەشەی با بڵێن چین و یابان و ئەمانەیە مەسەلەی ڕێز لە گەورە بۆ بچووکەوە بەس ئەمە بگوازەرەوە بۆ مناڵ و گەنجەکانی ئێمە قازانجمان کردووە باشە بەس کە تۆ یەیت درامایەکی وڵاتێکی ترێهێنی دوای حەڵقەی 50 خوشکەکەی بینێتەوە ژنی خۆیەتی یا مناڵەکەی لە خۆی نییە یا باوکەکەی دوای حەڵقەی باوکەکەی دۆزێتەوە کە ئەمە خوشکەکەیەتی و لەگەڵایەتی و زەواجێک کاکە ئەمانە خراپن یان کوردم پیشانەی بە خراپی لە ناو دراماکانە دراما هەندێک لە دراماکان باشە درامای زۆر باشیش هەیە کە ئەتوانێت ئەو درامایە بێنێ من ناڵم بڕۆ دراچ کە من ئەزانم کە بودجێ ئەوەمان نییە درامایەکی 650 حەڵقەی بەرەمهێنی بەس ئەتوانی درامایی باش بێنی دۆبلاژیکەی دۆبلاژێکی باشی بۆ بکە و دراماکە هەڵبژێرە فلتەریکە بزانە کام درامایە باشە ئەوە بێنە بۆ بە دڵنیاییەوە منیش و کۆمەڵگاش هەمووی سەیریەکە باشە کاک شاخەوان بەرهەمە ئەم بەرهەمە کوردیانە تا چەند توانی ویانە وەکوی سەرتاش باسمان کرد چۆن توانی ویانە
جینۆساید و ئەنفال بە جیهان بناسیێنن نەمانتوانیوە نەتوانراوە ناتوانراوە لە بەرەوەی بەرهەممانی ئێمە بۆ نمونە ئەوەی من ئاگادار بم 1 2 3 4 ئەوەی من ئاگادار بم باشە باش لەسەر بابەتی ئەنفال 4 فیلم کراوە باش لەسەر هەڵابجا ئەوەی ئاگادار بم 3 فیلم کراوە تر نازانم ئەگەر فیلم هەبێ من نەمبینیوە کە باوەڕ ناکەم نەمبینیوە بەس ئەگەر فیلم هەبێ نەمبینی و کاکە 4 5 6 10 بۆ کارەساتی ئەنفال بۆ حکوومەتی کوردی 5 6 فیلم لەسەر ئەنفال هەبێ کابایە 100 لەسەر کرایە کابایە 150 فیلمی لەسەر کرایە هەڵەبجەش بە هەمان شێوە وێرانکردنی گوندەکانمان بە هەمان شێوە کللتورەکانی گوندەکانمان بە هەمان شێوە کشتتوکاڵ و سروشتی کوردستان بە هەمان شێوە میوزیک و هوەری کوردی بە هەمان شێوە لەبەرەوە ئێمە کەمی بەرهەم و نەبوونی بیرکردنەوەیەکی باش لەسەر ئەو کارەسات و لەسەر هوەری سینەما کە نازانن گرنگی هوەری سینەما چیە لەبەرەوە بەرهەمان کەمە بەرهەمەکەمەکەمانەوەی کە تۆ ئەوروپیەک چۆن فیلمێکی ئێمە ببینێ لەکوێ ببینێ لەکوێ ببینێ ینی تۆ فیلمێکە کە توێ بیبێ بۆ ئەوروپا حکومەت گیانی هاوکاری ئەوەیان نییە کتابێکە بۆ بکە بۆ وڵاتە فیزە و باتێت تۆ بچی لێ فیلمەکە و نمایشکەی ئەڵێ نەقم چێ وەسەرەوە بڕۆ خۆ تەقدیمیکە ئەمانە پشگیریشە ناکەن باشە ئەبوایە خۆی فیلمەکە بەرەمهێنێ خۆی مارکتینی بۆ بکە خۆی بی بە هەموو دنیای بگێرە بڵێ ئەم فیلمەم هەیە بڕۆ ئەوە بکە بڕۆ نمایشی بکە پاڵپشتی بکە نەک پاڵپشتی و ناکە ئەسڵەن لە زۆر شوێنە هەر نایە بۆ سەری نمایشەکەت هەر مارکتینت بۆ ناکە بانگیشیەکەی نایەت زانی بۆ لەبەروی کەسی نەشارەزا لەو مەسەلەیە لە ناو شوێنانەیە داوامەکەن کەسی نەشارەزان ینی من نازانم من تا ئێستا لەگەڵ ڕاشکاری حکومی و حیزبیا دانیشتوین لەسەر و بابەتە قسە بکەین هەموو سەرۆک حیزبەکان هینیان هەیە ڕایۆشکاریان هەیە کوان هەموو وەزیرەکان ڕایۆشکاریان هەیە کوان سەرۆکی حکومەت و سەرۆکی پەرلەمان و سەرۆکی هەرێم ڕایۆشکاری هەیە کوان چەند جار هاتن بڵن کاکە وەرن بۆ نمونە کاکە هەر بۆ نمونە لە شاری هەولێر کە هەمومیان هەموو هاوڕێمانن 4 تا 5 دەرهێنەریتایە کاری فیلم سازیەکەن نم بیستوە جارێک لەگەڵیانە دانیش پێێتم بڵن کاکە وەرن ئەرە چی بکەین بۆ سینەما لە شاری هەولێر نەهاتون لە سلێمانی دابنیشم بڵن کاکە ئەرەوە چی بکەین لە سلێمانی بۆ سینەما بۆ فیلم نییە بۆ بەرهەم نییە بۆ سینەما ناکرێت بۆ ئێمە نەمانتوانیوە بۆ ساڵانی پێشوو سینەماکانی دنیا و فستیڤالەکانی دنیا پڕ بوون لە فیلمی کوردی هەر ئێمە بەوە ڕاگەیشتین فلان فیلم خڵاتی وەرگر فلان فیلم بەژاری فلان فستیڤالەکە فلان فیلم ئەوە فلان فیلم ئەوە فلان فیلمەوە ئێستا بۆ نییە چەند ساڵە بیر لێەوە ناکەنەوە چەند ساڵە کاکە ئێمە ناڵێن ئێمە کاکارێ ئێمەشمان چییە کە نەتوانین فیلمێ بەرەم بێنی یعنی 12 ساڵە فیلمیان بەرەم نێناوە ئەمە تۆ فیلم کە وەرە بیکە بە مرج ئەم ساڵ بۆ نمونە 2026 2025 جوان واتاوە کرد 2026 پلانێک دابنێ بڵێ من 4 فیلمەکەم باشە بەڵام هەر 4 فیلمەکە بێ لەسەر جینۆساید بێ 50 سیناریۆ بۆیێت لەو 50 سیناریۆ 4 باشی لەڵ بژێرە 4 فیلم کە لەسەر جینۆساید دوانی لەسەر ئەنفال دوانی لەسەر هەڵەبجە بکە کاکە 2 دانە بکە ساڵی 26 ئەنفالێک و هەڵەبجەیەک بکە نایکە بیری لێ ناکاتەوە بەلایەوە گرنگ نییە هیچ بەلایەوە گرنگ نییە سینەما و فیلم و هونەر و کڵچەری بەلاوە گرنگ نییە هەرەونا هەمویان هەموو وەزارەتەکانی تریش باش کاک شاخەوان بامەکەین بە کۆتا پرسیارمان چی بکرێت بۆ ئەوەی هەوڵ بین هەموو تاکێکمان هەوڵ بین کە سینەمای کوردی بەرەو پێش بەرین بەرەمهێنان تاکە زیادکردنی بەرەمهێنان بەڵێ وەکووتم لە بەرەمهێنانە چیت بۆ کرێت لە بەرەمهێنانە ستافی باشت بۆ دروستە ئەبێت زۆر ستافێکی باشت بۆ دروستە بێ خاوەن ئەزمون سیناریۆنووسی باش زۆر ئەبێ باشە خەڵک مەجبورە بێ سیناریۆ بنووسێ ئەبێ بە بازار ئەبێ بە ماعیشەت ئەبێ بە ژیان باشە چیرۆکنووست بۆ دروستە بێ ئەکتەرت بۆ دروستە بێ دیزاینەری جلوبەرگت بۆ دروستە بێ گافەر و ئیشی لایتت بۆ دروستە بێ کاکە دەنگەڵگرت بۆ دروستە بێ میوزیسیانی هەوڵەیە کاری منافەسەیەکی گەورە دروست ئەبێ باشە کە ئەمانە بوو
بەرهەمت زۆرە بێ کە بەرهەمت زۆر بوو ئەڕۆیتە ناو فێستیڤالەکانی دنیاوە ئەڕۆیتە ناو سینەماکانی دنیاوە لەکوێ کاکە خەڵک لەکوێ ئاگای لە هین بوو لە بابەتی کۆڵبەر و سنووری کوردستان بوو لە فیلمی ساتێەوە مەستی ئەسپەکانی بۆ نە بەهمەنی خوبادی کە بردی لە ئەوروپا نمایشی کردو لە سینەماکان و لە فستیڤالەکانە ئەی بۆ نەتوانین ساڵی 4 فیلم بەرین هەموو بەردەوام ئێمە ئەم شتانە بناسیێنین ساڵی 2 فیلم بەرین کاکە ساڵی 1 فیلم بەرین بە ئەمانە بناسیێنین کەواتە بەرهەمهێنان خاڵی گرنگی هەموو شتێکی دروستبوونی هەموو شتێکە دوایی کە لەمانەیە بوو ئێمە ئێستا لێر لەم شوێنەیە 5 کەسین لەم پێنجەیە ئێمە بەرەمهێنین لەم پێنجەیە دوانمان سەرەکەوێ بە توانای خۆمان بە ئەکادیمیابوونی خۆمان بە خوێندنەوە و بینین و متابعکردنی خۆمان پێشەکەوین سانەکەتری هە لە شوێنی خۆی مێنێتەوە ئێمە کەسی شارەزار بۆ دروستەکە سینانۆزوسی باشت بۆ دروستەکە ئەکادیمیاکان خەڵکی باش دروستەکەنەوە کاتە ئەکادیمیاکانی ژێنە ناوەوە کاتە دەرهێنەری باشمان بۆ دروستە بێ ئەو کاتە ئەو لایەنی کە حەز لە قازانجەکە با بڕوا فیلمی ئەوە دروستکە کە قازانجەکە ناڵین ئەوە نەبێ ئەوەش با هەبێ چکە کۆمەلگا پێویستی بەوەشەیە کۆمەڵی خەڵک هەن لە کۆمەلگا هەر بریتی نین لەوانەیە کە سێری فیلمی ئارت و کۆمەڵایەتی بکەن کۆمەلگا خەڵکییانێکی تیا حەزی لە فیلمی میزیکاڵە گوانی ئامێزە باشە با بڕا سێریۆ بکە حەزی لە فیلمی کۆمیدیە با بڕا سێری بکە بەڵام ئەگەر هەمووی ئەمە بوو خراپە بەڵام ئەمە نەبێ ئەبێ لەگەڵ ئەمەشە هێزێکی بەرامبەری هەبێ کە فیلمی ئارت بێ فیلمی هوەری بێ لەبەرەوە من دایم جەخت لەسەرواکەمەوە کە بەرەمهێنان زۆر بێ بە فلتەر بە ئیشکردن بەرەمهێنان ئەبێ زۆر بێ بۆ ئەوی ئێمە بتوانین زۆرترین بڵاوکردنەوەمان هەبێ زۆرترین قسەمان هەبێ لە هەموو دنیاە ئەو کاتا توانین خۆمان بناسیێنین ئەو کاتە خەڵک ئەمان ناسیێنێ ئیتر هەر شتێکە ناسیێنین کاکە مەرجنیە تەنها ئێمە کارەسات بناسیێنین کاکە ئیش لەسەر گۆرانی کوردیەکەین ئیش لەسەر مقام و ئاواز و ڕتمە کوردیەکانەکەین باشە فیلمێکی گۆرانی ئامێزمان هەبێ با ئیش لەسەر ئەمە بکە باشە فیلمێکمان هەبێ ئیش لەسەر جۆری شایی و هەڵپەرکێ و کارە گوننشینەکان بکە ئەمانە هەمووی کارن کە ئێستا ئێمە سێری فیلمی ئەوروپیەکەین ئەم شتانەیە کاکە سێری فیلمی تورکیەکەین ئەم شتانەیە سێری فیلمی ئێرانیەکەین ئەم شتانەیە سێری فیلمێکی ئیسپانیەکەین ئەم شتانەیە بەس خۆمان بیری لە ناکەینەوە لەبەرەوە کەرتی گشتی بیری لێ ناکاتەوە کاک شاخۆن تەنها بەرەمهێنان ئەو کلێنە گەورەی لەناو سینەمای کوردی دروست کردووە بوونی ئەکادیمیا خاڵێکی گرنگە خاڵێکی زۆر گرنگە بوونی ئەکادیمیا و نووسینی سیناریۆیەکی باش ئەمەش خاڵە گرنگەکەیە چکە ئێمە بەڕاستی ئێستا کێشەی نووسینی سیناریۆمانەیە کێشەی جۆری سیناریۆکانمان هەیە ئێستا لێ ئێستاە باشە ئەمەش بە هەمان شێوە کەمی ئەم بوجانەی کە هەیە و نەبوونی کەرتی گشتی و بەرەمهێنان ئەمە خاڵە گرنگەکانەکە هەیە ینی ئێمە تەنها تۆ پرسیاری ئەوت کرد چی بکەین بۆ ناساندنیەوە ئەبێ بەرهەمە دەبێ ینی من تا ئێوارە کەسێکی ئەوروپی لەوە دانیشتووە ئەڵێم هەڵبجەوە وانێ باش ئەبێ 4 ساعت بۆی شەرحکەم بەڵام ئەگەیەک فۆتۆی هەڵبجێ پیشان بم پێویستیوە شەرح هەیە وێنەکە خۆی هەموو شتێکە ئەگەر فیلمێکی سینەمایی لەسەر هەڵبجە پیشان بم وانە لەبەرەوە ئەمە گرنگە بۆ ناساندن ئەمە گرنگە من باسی واکەم بۆ ناساندنی هەموو لایەنەکانی میلەتەکەمان پێویستمان بە زۆری بەرهەمە زۆری بەرهەمیش باش و خراپی تێکەوێ خراپەکان نەمێننەوە باشەکان تەوان ئەڕۆنە ناو فێستیڤالەکانی دنیا ئەڕۆنە ناو سینەماکانی جیهانیەوە ئەمەش کە ئیتر ئەوەیە کە ئێمە گرنگە بەلامانەوە کە زۆرترین ناساندنمان هەبێ و خەڵکێکی زۆر بمان بینێ بمان ناسن تەنها ئەو کاتە خۆمان بەرهەم ناهێنین کە ئێمە خۆمان ناسان کارەساتەکانمان کاکە سروشتمان ناسان ئێمە سروشتێکمان هەیە لە کوردستان هات چاوەڕزەکەمان وەکو خۆی هەیە بەهارمان هەیە وەکو بەهارە هاوینمان هەیە هاوینە قرچەی گەرمایە پاییزمان هەیە گەڵاوەرینە و زەردە و پاییزە زستانیشمان هەیە بەفر و بارانە بەفرە بارە و دنیای بەستێ چوار وەرزمان هەر وەکو خۆی هەیە باشە پرۆدیوسەرێک بەرەمهێنەرێک لە ئەوروپا پێویستی بەم لۆکەیشنە بوو بۆ بەرێنانی فیلمێک بۆ بچێ بگەڕێ لە ئیتالیا لە یۆنان لە کوێ فیلم بێنێ لێرە هەرزانترین شوێن ناتوانێت بێ لێرە فیلمەکەی دروستکە تاسە نەوانتوانانی ئەمە بە بازار بکەین باشە شاخی ئەوێ هەمانە دەشتی ئەوێ هەمانە شوێنی گەرمی ئەوێ هەمانە ساردی ئێمە دارخورمای ئەوێ هەمانە دارگوێزی ئەوێ هەمانە
ئاوی ئەوێ هەمان تەنها بەس بە حرمانە ئاوی ئەوێ نیوە بەحرن دەریاچێکی بچووکمانێ ئێمە ئەمانەمان هەیە بەس نەمانتوانێت بە بازاڕی بکەین کە تۆ بەرهەمت زۆر بوو ئەم شتانت پیشاننا ئەو کاتە پرۆدیوسەرە ئەوروپیەکان دەرهێنەرە ئەوروپیەکان بەرەمهێنەرە جیهانیەکان بیر لەواکەن و لەواتی بچن لە یەمەن فلم بەرهەم بهێنن یان لە کوردستان فلم بەرهەمهێنن دەستی کارمان هەرزانە کۆمپانیای بەرەمهێنەرمان هەیە کۆمپانیای سکیورتیمان هەیە سەیفتیمان هەیە ئەتوانین تێم گەێنین کە ئێمە وڵاتە ئێمە بریتی نیە لە کوشتن و بڕین بریتە لەم شتە جوانانانی کە هەمانە ئێمە لە کوردستانە لەبەرەوە بیر لەوا کاتەوە بێ لە کوردستان بەرەمبێنێ تۆ وەکو وەزارەتی بازرگانی وەکو وەزارەتی ڕۆشنبیری وەکو وەزارەتی پلاندانان وەکو هەموو وەزارەتانی تر بیر لەوە بکەرەوە ستافێکی 40-50 ئەوروپی بێ لە کوردستان 2 مانگ 3 مانگ بمێننەوە پارەکەی چەندەیە کێ قازانجەکە وتێ لە قازانجەکە تەکسی خواردن ئەم ستافە گەنجە هەمووی قازانجەکە ئێمە تەنها ئەوە نییە کە بڵین با بەرهەمان هەبێ ئەبێ بەرهەمەکانمان بڕاتە دەریشەوە ڕاستە دەست خۆش بە کاکشا خەوان بۆ کاتە جوان و بە نرخەی بەخشیت بە ئێمە زۆر دەسپاس بۆیەوە دەستخۆشتان لێکم هەر سەلامت بین ئینشاءالله عەزیزە ئەیزان و خۆشەویستانی ئەمە هاتینە کۆتایی ئەمەڵقەی سپەی کاست هیوادارم هەر شاد بن